خەونێکی ناخۆشە بە کەسێک بیبینی کە ڕاستەڵەکای نەیبینی ئەوەش مامەسای ئەم ژیانە ئەم خەونە بە باوکی عەزیزمەوە بینیمە کردومە بە گۆرانی پێشکەشە بە ئەوانەی کە باوکیان لە ژیانەمەوە و خدا بە گەورەی خۆی لە باوکی ئەوانە خۆش بێتە لە ژیانە نەماوە ئەمڕۆ دانیشتێک بەڕێوە ئەچێ بۆ مامە هۆزانی خۆشەویست و حاجی شاهۆ ساوی کسرا دێوانەوەکو هەمیشە لەگەڵ ساقانەکەی کەرکووک بەدەست و پەنجە گەوهرەکانیان شۆ دانیشتەکەی حاجی و مامە هۆزان ئەڕازێنێتەوە پێشکەشە بە یوتیوب و چەناڵەکەی هەمە باوەی پێشکەشە بە ئەنستاگرام کسرا دیوانە ئۆفیشاڵ بە سەرپەرشتی مامە سەرخێڵی خۆشەویست بڕۆ تاقانەکەم بە یادی شاعیری خۆشەویست شوان شا عەزیزی من شەو باوکم بینی لە خەو گریام بە کوڵ گریا چوومە کۆشی وتی مەگری خەمی چیتەوتم تەنیا یەکەم جار بوو بەم شێوەیە کە باوکم ببینیە سیما پێم وت بیرت دەکەم بابە بێتۆ من ئاوارەی دنیا پێم وت بیرت دەکەم بابە بێتۆ من ئاوارەی دنیا وتم بابە هێزی پشتم هەنگاوی ڕێم بۆ لێم مونی نایەیتەوە بۆچی نایەی وەک ڕابرد و وانە ژیانم پێ بڵێیتەوە بۆچی دیاری ماڵی تەنیای و تاریکم ڕووناکەیتەوە هەر چاوەڕێم لە پێش دەرکە ئێوارە یەک سەردەیتەوە بە سۆزی باوکێتی ماڵم ئاوا سەر کەرم کەیتەوە بە سۆزی باوکێتی ماڵی ساردم بۆ خۆت کەرم کەیتەوە چی خۆشبەختی و نازم هەبوو وەکو جاران پێم دەیتەوە چی خۆشبەختی و نازم هەبوو وەکو جاران پێم دەیتەوە ئەی قوربانی بم ئەی گیانەکە خۆمم کرد ماتم ئەکرد دەسەکانی وتی ڕۆڵە بیرتە وتم ڕۆژێ جێتە هێڵم ئەڕۆم با بزانی سەفەریەکە چۆن بۆی هاتووم تەواو ئەبێ کاتەکانی بە هەندێکیش ڕانەگەشتم چونکە کورد بوو ڕۆژەکانی بەشیش بوو ئەوی ناکات تیایانەکەی بەربەرەکانی ژیان جوان کە مرۆڤ دۆست بە پڕپڕ بە لە میهرەبانی ئەوەی کە بەو جۆرە ژیا گرەوی بردووە لە ژیانی ئەوەی کە بەو جۆرە ژیا گرەوی بردووە لە ژیانی گوێشە و باوکم بینی لە خەو گریام بە کوڵ گریا چوومە کۆشی وتی مەگری خەمی چیتەوتم تەنیا یەکەم جار بوو بەو شێوەیە کە باوکم ببینێ سیما پێم وت بیرت دەکەم بابە بێتۆ من ئاوارەی دنیا پێم وت بیرت دەکەم بابە بێتۆ من ئاوارەی
سوودەم کە جۆرێک بژی لە ژیان و لە گوزەردا وتی ڕۆڵا سوودەم کە جۆرێک بژی لە ژیان و لە گوزەردا سڵمەکەوە لە پیاوەتی بیرمەکەوە لە زەرەردا بادەستی چەوری هیچ کەسێ نەهێندرێ بە سەردا مەبا پاشا و زوڵم بکەی مەش بە بەژێر دەسە و گەدا کورد مەبەر بە مێژوت پاک بێ ڕووسورم کە لە مەحشەردا پشتی برای کوردت بگرە نەیشکێنی لە کەمەردا ڕۆڵە ئامانە سەدە ئامان دوور بە لەو کردار و دەردا با بۆ دوژمن و نەیار بێ گەردەستدایە ئەو بەردا با بۆ دوژمن و نەیار بێ گەردەستدایە ئەو بەردا توێشە و باوکم بینی لە خەو گریام بەکوڵ گریا چوومە کۆشی وتی مەگری خەمی چیتە وتم تەنیا یەکەم جار بوو بەم شێوەیە گەر باوکم ببینێ سیما پێم وت بیرت دەکەم بابە بێتۆ من ئاوارەی دنیا پێم وت بیرت دەکەم بابە بێتۆ من ئاوارەی دنیا ئەی ڕەبی کوێر بابە